ڕووناکی ئەو سەری تونێلەکە بۆ کورد لە کەرکووک دیار نییە. چارەنووسی ئەمجارەی کورد لە کەرکووک چی بەسەر دێت؟ هەموو شتێک لەسەر کورد و بەشداریکردنی لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. با پێشەوانەی هەموو ئەو بانگەشانەی لایەنە کوردیەکان دەیکەن سەبارەت بە کەرکووک و گرنگی و ستراتیجیەکەی. لەو شارەدا کورد بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا بە شلیسی جیاواز و پەرتەوازە دادەبەزن. هەڵبژاردنەکان لە کەرکووکدا چارەنووسساز و گرنگن. بەو پێی لە ساڵی 2005ەوە لەو شارەدا هەڵبژاردن بۆ ئەنجومەنی پارێزگا نەکراوە. ماوەی 18 ساڵە عەرەب و تورکمان بەنیازی تۆڵەکردنەوەن لە کورد. کورد بە 3 هاوپەیمانیەتی لە کەرکووک و شیعەکان بە 3 هاوپەیمانیەتی گەورە و سوننەکانیش بە 5 هاوپەیمانیەتی بەشداری هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق دەکەن کە بڕیارە ڕۆژی 8 کانونی یەکەمی ئەم ساڵ بەڕێوە بچێت. فەرمانگەی کاروباری پارتەکان و ڕێکخراوە سیاسیەکان لا کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لیستی هاوپەیمانیەکانی بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ڕاگەیاند. بە پێ ڕاگەیاندراوەکەی کۆمیسیۆن 50 هاوپەیمانیەتی سیاسی لە عێراق کێبڕکێ لەسەر بەدەستهێنانی 275 ئەنجومەنە خۆجێیەکان دەکەن لە 15 پارێزگای عێراق کە بڕیارە ڕۆژی 8 کانونی یەکەمی 2023 بەڕێوە بچێت. ململانیەکان و چارەنووسی کورد لە کەرکووک هێزە کوردیەکان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراقدا کێبڕکێ لەسەر 71 کورسی پارێزگاکانی کەرکووک و سەلاحەدین و دیالە و نینەوا دەکەن. پارێزگای کەرکووک 15 کورسی، پارێزگای نینەوا 26 کورسی، پارێزگای سەلاحەدین 15 کورسی، پارێزگای دیالە 15 کورسی. لە کوێ ئەو 50 هاوپەیمانەتی هێز و لایەنە بەشدارەکان لە هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق پێکیان هێناوە. کورد 3 هاوپەیمانەتی هەیە بۆ بەشداریکردن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە. هاوپەیمانیتی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و حیزبی شووعی کوردستانە. هاوپەیمانی مەشغەڵی کەرکووک، هاوپەیمانیتی نێوان یەکگرتووی ئیسلامی کوردستان و کۆمەڵی دادگەری کوردستانە. هاوپەیمانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی، حیزبی ئیسلامی عێراقی و چەند لایەنێکی دیکە. جوڵانەوەی نوێش بە لیستی سەربەخۆ بەشداری هەڵبژاردننی پارێزگای کەرکووک دەکات. بزوتنەوەی گۆڕان بە لیستی سەربەخۆ بەشداری هەڵبژاردننی پارێزگای کەرکووک دەکات. حیزبی سۆسیالیستی کوردستان بە لیستی سەربەخۆ بەشداری هەڵبژاردننی پارێزگای کەرکووک دەکات. حیزبی زەحمەتکێشانی کوردستان و بزوتنەوەی دیموکراتی کوردستان بایکۆتی هەڵبژاردنیان کردووە. بەهۆی ئەوەی کە کورد بە پەرتەوازەیی بەشداری هەڵبژاردنەکان دەکات. بەراوردێک لە نێوان دەنگەکانی ساڵانی ڕابردووی کورد دەکەین. دەنگی حیزبە کوردیەکان لە هەڵبژاردنەکانی ساڵی 2014 2018 2021 پەرلەمانی عێراقدا لە پارێزگای کەرکووک بەم شێوەیە بوو. ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق لە ساڵی 2014 یەکێتی نیشتیمانی کوردستان 209,964 دەنگ، پارتی دیموکراتی کوردستان 76,063 دەنگ، یەکگرتووی ئیسلامی کوردستان 6,933 دەنگ، کۆمەڵی ئیسلامی کوردستان 4,908 دەنگ. لە ساڵی 2018 یەکێتی نیشتیمانی کوردستان 177,920 دەنگ، پارتی دیموکراتی کوردستان بەشداری نەکرد. جوڵانەوەی نوێ 13,655 دەنگ، یەکگرتووی ئیسلامی کوردستان 4,784 دەنگ، کۆمەڵی ئیسلامی کوردستان 1,500 دەنگ. لە ساڵی 2021 یەکێتی نیشتیمانی کوردستان 7,866 دەنگ، پارتی دیموکراتی کوردستان 49,538 دەنگ، جوڵانەوەی نوێ 25,391 دەنگ، یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشداری نەکرد، کۆمەڵی ئیسلامی کوردستان بەشداری نەکرد. بە پێی ئەم داتایانە بێت کورد بە ڕێژێکی بەرچاو لە پارێزگای کەرکووک دەنگی کەمی کردووە. بە جۆرێک ئەگەر کورد بەم شێوە پەرتەوازەیی ئێستا کە تیایدایە، ئەوە بە دڵنیاییەوە دەنگی کورد زۆر کەمتر دەکات. بە پێی دوایین ئامار کە بەردەستە لە دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا لە ساڵی 2021 ڕێژەی دەنگی پێکهاتەکانی کەرکووک بەم شێوەیە بووە. دوایین هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە پارێزگای کەرکووک کە لە دەی 2021 بەڕێوە چوو. بە پێی یاسای تازی ئەو کاتی هەڵبژاردن پارێزگای کەرکووک لە 3 بازنەی هەڵبژاردن پێکات بوو. لەسەر ئاستی هەر 3 بازنەکەی هەڵبژاردن کەرکووک 409,404 دەنگی ڕاستەقینەی بەدەستهێنا بوو کە ئەو دەنگە ڕاستەقینانە بەم شێوەیە دابەش ببوو بەسەر پێکهاتەکاندا. کورد بە 106,370 دەنگ کە زۆرینەیە بە پلەی یەکەم دێت. عەرەب بە پلەی دووەم دێت بە 120,672 دەنگ.
تورکمان پلەی سێمی هەیە بە 45,773 دەنگ. سربەخۆکانیش 82,679 دەنگیان بەدەستهێنا بوو. پەرتەوازەبوونی کورد و لێککەوتەکانی لە دوایین هەڵبژاردن کە بڕیار وایە لە کۆتایی ئەم ساڵدا بەڕێوە بچێت. هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە شاری کەرکووک هەڵبژاردنێکی چارەنووسساز دەبێت بۆ کورد. بە تایبەت کە کورد لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری ساڵی 2007ەوە پۆستی پارێزگای شارەکەی لەدەستە و هەموو پێک هاتەکانی شارەکە شەڕی لەسەر دەکەن. لەگەڵ ئەوەی ئەم هەڵبژاردنە دەرفەتێکی گرنگە بۆ گەڕانەوەی ئەو پۆستە بۆ کورد. بەڵام ململانەی حیزبەکان و پەرتەوازەبوونی کورد بۆ کۆمەڵێک لیست و قەواری جیاواز و ناتەبا سەرەتایەکی نەرێنیە و ئەو هەوڵا دەرگاکان بۆ هێزە باڵادەستەکانی بەغدا واڵا دەکات و سەرەتایەک دەبێت بۆ کۆتایی هێنان بە هەژمون و پێگەی سیاسی کورد لەو شارە. ئەگەر دابەشبوونی کورد لە کەرکووک لە ڕۆژژماری دەنگ و کورسیشەوە کاریگەریەکی وەهای نەبێت و کەمبوونی ڕێژەی دەنگ پشت گوێ بخێن، ئەوە بە دڵنیایەوە لە چەند خاڵێکی تردا لێککەوتی خراپی دەبێت بۆ کورد. یەکەم، لاوازی لایەنە کوردیەکان دەردەخات بۆ گەیشتن بە لێک نزیکبوونەوەیەکی هاوبەش بە تایبەت لە پرسێکی گرنگی نەتەوەی و پەیوەست بە خاک. ئەگەری قوڵ نەبوونەوەی ناکۆکیەکانیش زیاتر دەکات. بە تایبەت ڕنگدانەوەی دەبێت لەسەر دۆخی سیاسی هەرێمی کوردستانی. سەرباری ئەوەی جۆرێک لە بێهیوایی لای هاوڵاتیانی کورد لە پارێزگای کەرکووک دروست دەکات و دوور نییە ببێتە هۆی دابەزینی ئاسی ڕێژەی بەشداری کورد لە هەڵبژاردن. دووەم، بە پێمادەی نۆزدەی هەمواری یاسای هەڵبژاردن هیچ پەرلەمانتارێک یان ئەندامێکی ئەنجومەن یان حیزب یاخود کوتلەی براوی هەڵبژاردن ناتوانێت بگوازرێتەوە بۆ هاوپەیمانی یان حیزب یاخود کوتلەیەکی دیکە تا دوای پێکێنانی حکوومەت یان هەڵبژاردننی پارێزگا و جێگرەکانی. ئەمەش ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی گەورەترین کوتلێ نێو ئەنجومەنی پارێزگا کاندیدی خۆی پێشکەش بکات بۆ پۆستی پارێزگار. بێگومان ئەو کوتلەیەش پێکهاتەی کورد نابێت، چونکە کورد بە پەرتەوازی بەشداری هەڵبژاردنەکانی کردووە. کەواتە کەرکووک بۆ کورد لەم هەڵبژاردنەدا خاڵی یەکلای کەرەوەیە. پەرتەوازەبوون و ململانی حیزب دەرفەتی وەرگرتنەوەی کورسی پارێزگای شارەکەی زەحمەت کردووە. لا بەرامبەردا دەرگای گۆڕینی ئەمری واقعی لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ساڵی 2007 بۆ شریعەتی سندوقەکانی دەنگدان لە بەردەم پێکهاتەکانی تر خستووەتە سەرپشت. بەواش چارەنووسی کەرکووک کەوتووەتە تونێلێکی نادیار و ڕووناکی ئەو سەری تونێلەکەش بۆ کورد دیار نییە.